بەردەوامی خۆپیشاندانەکانە دیارە لە هەولێر و لە دهۆکیش نووسنگەکانی NRT لەلایەن هێزێکی ئاسایشەوە دادەخرێن بەبێ ئەوەی هیچ هۆکارێک بدرێتە بەرپرسانی دامەزراوەی میدیایی نالیا بۆی کە بۆچی نووسنگەکانی NRT لەو دوو شارە بە دیاریکراوی داخراون هەر بۆیە بۆ هۆیەوە دامەزراوەی میدیایی نالیاش ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە لە ڕاگەیەندراوەکە داهاتووە کە کاژمێر 8.5 خولەکی ئەمشەو هێزێک بە ناوی ئاسایشەوە لە شاری هەولێر هەڵی کوتایە سەر ئۆفیسی کەناڵی NRT و سەرجەم کارمەندانی ئۆفیسەکەی فڕاند و ئۆفیسەکەشیان داخست. دواتریش هەموو ستافی کەناڵەکەیان ئاودیوی بازگەی دێگەڵە کرد. دواتریش هێزێکی تری ئاسایش لە شاری دهۆک چوونە سەر ئۆفیسی دهۆکی کەناڵی NRT و ئۆفیسی کەناڵەکەیان کۆنتڕۆڵ کرد و دایان خست. دامەزراوەی میدیایی نالیا بەم ڕوونکردنەوەیە بەرپرسیارەتی پاراستنی گیانی ڕۆژنامەنووس و کارمەندانی لە کۆی شار و شارۆچکەکانی ژێردەسەڵاتی پارتی دموکراتی کوردستان دەخاتە سەر دام و دەستگا ئەمنیەکانی هەولێر و دهۆک. هەروەها داواش لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات ڕوونکردنەوە بدات لەسەر ئەو ڕێوشوێنە نایاسایی و ناشارستانیەی ئاسایش بەرامبەر بە کەناڵەکەمان و ڕۆژنامەنووسەکانمان کە گرتویانەتە بەر. کەناڵی NRT کە تاکە کەناڵی ئاسمانی ئەهلیە چاوی فراوانترین توێژی کۆمەلگای کوردستانە. ئەو گۆشە نیگا هاوسەنگەیە کە سەرجەم خەڵکی ڕووداوەکانی هەرێم و ناوچەکانی لێوە دەبینن. داخستن و تاریککردنی ئەم چاوە کوێرکردنی بە ئەنقەستی جەماوەری کوردستانە. ئەمەش سەرەتایەکە بۆ ئەوەی خەڵکی ئەو ڕاستیانە نەزانن یاخود ڕاستی ئەو ڕووداوانە نەبینن کە لێرە بەدواوە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتی دموکراتی کوردستان ڕوو دەدەن. دامەزراوەی میدیایی نالیا داوا لە سەرجەم نوێنەرایەتی وڵاتانی بیانی لە هەرێم و سەرجەم ڕێکخرا و هێز و لایەنە سیاسەکانی هەرێم و کۆی ئازادی خوازانی هەرێم دەکات دەنگ لەسەر ئەم پێشێلکاریە ناڕەوایە هەڵبەبڕن. ئەمە بەیاننامەی دامەزراوەی میدیایی نالیا بوو لەسەر داخستنی ئۆفیسەکانی لە شاری هەولێر و دهۆک. ئەم شەو دەمانەوێت قسە